پەروەردە کەسی پەروەر ئەوەی کە پەروەردە دەکا دەبێ خەمخۆریش بێ، یعنی دەبێ خەمخۆر بێ جا دەتوانێت پەروەردەکە بکات. خەمخۆر بێ یانی چی؟ یانی بکەوێتە ناو خەمەوە، بکەوێتە ناو خەمەوە یانی چی؟ وە شتە ڕەبتی بە چیەوە هەیە وە ویژدانی ئەو کەسە چی لێ دێ کاتێککە خەم دەخوا، لە ویژدانی هاچی ڕوو دەدا، لە ناو یا دەکرێ بڵێن لە ناو دڵی هاچی ڕوو دەدا. ئەمە پرۆسەیەکە لە ناوەوەیە، ئەم پرۆسەیە کە ڕوودەدا لە ڕاستیان لە ناو کەسەکانە. ئێمە مامۆساکان بۆ نمونەکاری پەروەردەیی دەکەن پەیوەستن بە حکومەتەوە، حکومەت نە دەتوانێت شوێنە چاودێری بکات نە بۆشی هەیە چاودێری بکات، یعنی شتێکە ناکەوێتە ناو گرێبەستی پەیوەندی نێوان حکومەت و مامۆستا. وامە بەشێکی ڕوحی پەروەردەیە کە لە دەرەوەی گرێبەستەکەیە، بەڵام بەبێ ئەمە پەروەردە ممکن نییە بکرێت. خەمخۆری شتێکی پیشەییە، کارێکی پیشەییە یا کارێکی پیشەیی نییە، یعنی دەکەوێتە ئەو شوێنەوە کە ئینسان ناتوانێت گرێبەستی بۆ بدا، یعنی ناتوانانی ڕێکەوی لەسەر ئەوەی من خەمی تۆ بخۆم، ڕێککەوتن نییە لەمە. ئەمە شتێکە یا لە توا هەیە یا نیتە، یا خەم داد دەگرێت بۆ شتێک یا داد ناکرێت. لەبەرەوە ئەمە کردەیەکی ویژدانیە، کردە ویژدانیەکان گرەویان لەسەر ناکرێت، ڕێککەوتنیان لەسەر ناکرێت. ئەمانە شتانێک نین کە ئێمە تەنانەت لە شوێنەکە فێرکردنیان نییە، ئێمە بین کەسێک فێری ئەوە بکەین کە خەمخۆر بێت، یعنی ئەمە شتێکی ئاوانە. ئینسان کاتێک کە دەبێتە کەسێکی خەمخۆر و خەم دەچێژێت کە فعلەن وەکو ئینسان بیر لە خۆت دەکاتەوە، یعنی تۆ کە وەکو ئامێرێک کە لە ناوکاری پیشەیە تۆ ڕۆڵێکی ئامێری وەردەگری، هەرگیز ناتوانانی یعنی وەکو ئینسان بیر لە خۆت بکەیت. و شتێکە ئەسڵەن ئینسان کە تێی دەکەوێت وەکو وایە بکەوێتە ناو خەڵوەتێکەوە، هەر خۆی و ئەو شتە دەمێنێتەوە کە خەمەکەی دەخوا. یعنی دایکێکە تووشی خەم خواردنی مناڵەکەی دەبێت، ئیتر شتەکانی تر نابینێت، تەنانەت ئەو بینینەی دەرەوەی دادەخرێت، بینینەکەی ناوەوەی دەکرێتەوە کە منداڵەکەی لە کۆمەڵە دۆخی جاجیا دەبێت. ئەوەی ویژدانیە گرنگترە لەوەی کە پیشەیە. ئەوەی ویژدانیە هەبوو، ئەوەی کە پیشەیەکە دەیکا ئەویش دەبێت. بۆ نمونە خەمخۆرەکە ئەگەر لەتێک ئەگەر نانێکی هەبێ بزانێ ئەوەی کە خەمی دەخوا برسێتی نانەکەی پێدەدا، بەس نانکەرەکە نایداتێت. خەمخۆرەکە یعنی دەچێت سواڵی بۆ دەکا بۆەوەی نانەکەی بۆ پێهاکە کە خەمی خوارد. لەوانەیە لە خەم خواردن ئەسڵەن لەوانەیە وار لێکە، نەگەر وار لێکار واشە جاری وایە تۆ ئەو کەسەی خەمەکەی دەخۆی کە دەچی بەدەمیەوە ئەمە دەکەیت، ئەمە بۆ خۆت بێ نایکەیت، یعنی بەس بۆ ئەوەی کە خەمەکەی دەخۆی دەکەیت. کەس پارەیەوە ناداخەنیت خۆیت، یعنی خەمخۆری پارەی تیا ئەسڵەن یعنی ئەگەر مەبەستێکی تیا بێت خەمخۆری نییەیتر. لەبەرەوە خەمخۆری ئامانجەکەی لە خۆیایەتی، لە ناو خەم خواردنە دیاری هەیە. دیاریەکە لە خودی کارەکەیە کە دەکرێت. دیاریەکە چییە؟ ئەو ئیسراحەتی دڵەیە کە تۆ دەگیت لە دوای خەم خواردن، کە ئەم خەمی ئەم شتە دەخۆیت و دەگاتە جێگەکەی خۆی و تۆ هەستت کرد توانیت بیکەیت، ئەو کاتە یەکسەر لەم حاڵەتە سوکناییەک، ئارامیەک لەناو دڵ و دەروون تا دروست دەبێت کە ئەمە بەڕاستی ناتوانانی، یعنی بەشتی تر دروست نابێت، یعنی شتێک نییە کە تۆ بتوانیت بیکڕی، شتێک نییە کە بتوانیت دەستی خەیت. و ئەم فەزایە کە تۆ تێدەکەوی، ئەو فەزایە کە ئەسڵەن تۆ تایە فێر دەبی کە پەروەردە چییە، یعنی زانینت دەست دەکەوێت لەبارەی کارەکەت کە دەکەیت. ئێوە ئەم خەمخۆریە لابە تۆ فعلەن حاڵەتێکی پیشەیی وەردەگری کە کۆمەڵ هێشتا ئەوامرە جێبەجێ